حياكم الله، نورتونا. زانم ايوه دتشم. يا مرحبا، يا هلا وسهلا. شلونك؟ كل شي تمام؟ پزیشکێکی کورد 14 ساڵە لەم هۆڵە نەشتەرگەریەدا لەم نەخۆشخانەیەدا خزمەتی خەڵکی ئەم وڵاتە دەکات. نەشتەرگەری جۆراوجۆر بە ڕێگەی پزیشکی پێشکەوتوو نوێ ئەنجام دەدات و چارەسەری پزیشکی پێویستیان پێشکەش دەکات. ئەو پزیشکە کووردە ڕۆڵێکی گەورەی هەیە لە پێشڤەبردنی سیستمی تەندروستی وڵاتەکە. لەم بەرنامەیەدا لە نێو نەخۆشخانە و لە دەرەوەی نەخۆشخانە لەگەڵی دەبین. خورما زێدە دەبن ڕیا فراخی خوارد. يسلموا يكشي سلم. قاوا از هاتم فير بله. دسبيكا اولا سوري هاتم بيدا كنجي هاتي؟ از 2000 دهات هاتم بله. تناسب شاوا جمر قوتن خلك سعوديين هاي تجواها بفرض ورد يعني جيروك انتي قوتن يعني نقل كيرند بله. از هاتم في منطقة قصيم ويشاغي جمر قوتن تشوبا مدينة يعني تشوبا رياض تشتر بش قصيم بله. خلكي قصيم بشكي زرزن جروا نخش دبي هاي تقلكي جوانا هذا براسي از هاتم بشتي مخلكي قصيم ديتن نخش يكمين ايجموينا ديت ما بشكي حساب جيكر هذا مو يديت كرو في يكي وكم هي تناسك يد الدولو ايسيا ولو حطا دم قري از هاتم باجاري بدايع بله. البدايعي دسبي كان بناسكرنا عالمي بمالباطا في جماعتها هنكيرو بابي ورح ما خدي ليبه خدي برحمة خو شابكه از دعوت كرم بين المجلسي وينارون ويش قحواوينا حربشت عسري قحوة تاعته بخوار جميل مالي فشبي لو كي خرقوتي تبهر دو دكتور برابي قحوة الجماعة بخو از هاتم قحوة الجماعة بخوار وبير من ملت ناسك بتشقيسي جوانيك في ملتي هي تشقيسي اصالتك في ملتي هي بله. يعني حرب يعني قلت نكه بالنافذة ويخشك ناس ناكه ازوار دبجم جاري از فير سعودي عربستاني يازده صالة السعودية در نكتم از هيج بغريبية نحسيا طول فترة مني البداع بو تناس كشاف مجوار تقول سبحان الله يعني مروفي ما يويدك وشر الولاطة ما تشيب ومدوري ولاطة خوكتن اللي وقت بي حمبيزك مالبيدك يشخور ديت موك مالباتك يبيدك يشخور ديت افر تبق براي منا ابو ياسر ابو زياد ابو اسامة مامن ابو اياد شونا مامي مدنه امام محمد امام ابراهيم تكس از بغريبي از ناحس من ابانا دبراستي جبرقو او دل باقجيك من الجموانا ديت اولو يعني جير بيبعرف رحابة صدرك من الجموانا ديت قنجيك من الجموانا ديت دوستانيك صافي باقجي من الجموانا ديت براستي جبر فيك تفقد بين اجبار مرتاح هذا وق براي منه وق ولاطيه منه جاريت قلت ملتي ما يقامش لي كذا اي من ملتي فيدك مو وق ملتي هو يقامش لي ديتن جبر قلت يعني وق اشتري بجم اصالتك جموانا هي السلام عليكم. مرحبا. شلونك عيني؟ أوا خوشترش بخوتي أنا زانم يعني قشتا بس أتكوا إيه
اینجا سعودیەکان وشتر یان حشتریان زۆر خۆش دەوێت. پەیوەندێکی زۆر تونند و تۆڵ و پتە لە نێوانیاندا هەیە. لەبەرەوەی بەشێکی گرنگی ژیانی خەڵکی کەندا و بەگەشتی سعودیەکان بە تایبەتی لە ڕابردوودا فرشتر بووە. فرشتر خزمەتی زۆری کردوون. لەبەرەوە پێی دەڵێن کەشتی بیابان. جاران لە هابووشۆ لە ژیانی ڕۆژانەیاندا زۆر پشتیان بە پشتر بەست. بزانم پێوە دەچم يا هلا حجي السلام عليكم شلونك؟ كل شيء تمام؟ الحمد لله مرحبا شلونك عيني؟ حشتر واتا بيابان حشتر بو بيابان گونجاوە لەبەرەوەی سروشتی حشتر وایە بۆ بیابان گونجاوە قاچەکانی پێیەکانی بە شێوەیەکن کە بتوانێت لە بیابان بڕوە اینجا حشتر دەتوانێت لە 3 خولەکدا 200 لیتری ئاو بخواتەوە لە 3 خولەکدا هەروەها دەتوانێت بۆ 1 هەفتە ئاو نەخواتەوە چونکە بیابانە بە پێچەوانەی ئەو بڕوا باوەی کە دەڵێن حشتر دەتوانێت ئاو هەڵگرێ خەزنیکە لە پشتی لەوێ بەڵام لە ڕۆزانستێک ئەمە دروست نییە حشتر دەتوانێت لێرە چەوری و وزە هەڵگرێ کە دوایی چەوریەکەش هەر بە وزە بەکاردێنێ لەبەرەوە مرۆڤ دەتوانێت بەپێی لایەنە زانستیەکە دەتوانێت تا 3 ڕۆژ بێ ئاوبژی و نەمرێت بەلایانی زۆریەوە تا 6 ڕۆژیش لە هەندێک حاڵەتدا دەتوانێت بێنێتەوە بەڵام حشتر دەتوانێت هەفتەیەکی تەواو بێ ئاو بێت و تەقەی سەریشی بێت ناوت چییە؟ ناوت ئافرین عاقڵ قشت زۆر قشتە ئافرین وەرە با بڕۆین یەڵڵا با بڕۆین از دکتۆر ئەحمەد عیسامە ئەش کوردی سووریێمە کوردی ڕۆژاوامە مە 2005 مە فاکولتی مێدیسن خلاص کرد 2006 ئەسکەتم اختصاصی جراحەدا خلاص کرد شاوە ئەم هاتن سعودی عربستانی مە خلاص کرد 2010 ئەز هاتم سعودیە بدووە و 2010 السعودية كار دكم حتى أنا بمجال جراحة عميد وجراحة المناظير لەبەرەوەی ئەم ناوچەیە لە بۆ بازرگانیەکە مێژویەکی دوور و کۆنی هەیە لەبەرەوە بەشێک لە کولتوری وڵاتانی دیکە شتێکەم بە کولتوری وڵاتە بووە بۆنی وونە بۆن هەندیە ئەو بۆنەی کە لێرە هەیە هی هند و وڵاتانی دەوروبەریەتی بەڵام ببینێت چەند جوان تێکەڵی بیرکردنەوە و کولتور و مێشک و بیر و باوەڕی ئەم خەڵکە بووە. بسم الله الشعب صادق صلى الله عليه وسلم. یەکێک لە شتە جوانەکانی ئێرە چیە باەخێکی زۆر دەدەن بە بۆنی خۆش لەبەرەوە دیقەتاندا ئەمە یەکێک لە نەریتە کۆن و لە هەمان کاتدا سەردەمیەکانی خەڵکی سعودیەیە ئەم بەزمە دروست دەکەن ئەوەی کە ئێستا بینیتان لە ژێرەوە خەڵوزێک بوو کرا بە پشکۆ کرا بە پەنگر کرا بە پۆلو پارچەیەک لە داری عودی هندی لەسەر دادەنرێ بەڵام نابێت گرمێکی زۆر بێت دوای ئەوە ئیتر
بۆ نەخۆشەکە دێ لەبەرەوەی لە نێو ئەم دارە عودەدا ڕۆنێکی زۆر هەیە بۆی ئەگەر گەرمیەکە زۆر بێت دەیسووتێنێت و بۆنەکە ناخۆش دەکات ئەو بۆ نەخۆشێکی خۆی هەیەی ناخۆشی دەکات. بیدە دەستم باوکی یاسر هێشتا زۆری تێدا ماوە. بەم شێوازە بە پشتی دەستت بۆنەکە بڵاو دەکەیتەوە دواتر بەم شێوازە دەیدەیت لە ملت. بۆ نمونە باوکی تەها چاکوچۆنی لەگەڵ دەکات بەم شێوازە لەو کاتەدا بۆنەکە دەکات. اینجا مەبەستت باوکی تەهایە یان کەسێکی دی؟ السلام عليكم يعطيكم العافية بارك الله السلام فيكم عليكم. سڵاو سەرچاو مرحبا كيفكم؟ يا أهلا بەخێر بێت سەرچاو. شكرا. دکتۆر ئەحمەد عیسا هەرچەندە ماوەیەکی کەمە لەم نەخۆشخانەیە لەگەڵمان کار دەکات. بەگشتی لەم ماوەی کارکردنەدا ئەستێکی باڵا پێشکەش دەکات. زۆر هاوکارە، زۆر خۆشحاڵین کارمان لەگەڵ دەکات. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. دکتۆر ئەحمەد زۆر پرۆفیشناڵە، زۆر هاوکارە لەگەڵ نەخۆشەکان، لەگەڵ هاوڕێکانی و لەگەڵ تیمی کارمەندانی تەندروستی. زۆر خۆشحاڵین کە لەگەڵمان کار دەکات، کارێکی زۆر باش دەکات لەگەڵ تیمەکەی ئێمە. ئەها لە کوردستانی خۆمان چۆن دەڵێن بۆ نمونە ناوچەی شارە زۆر بۆ نمونە بەڵام شارێک شارۆچکەیەک لە ناوچەی شارە زۆردا هەیە کە بەشێکە لە ناوچەکە وانە لێرە ئەم شارە ناوی ئایوەسە مەدینەتە ڕەس بەڵام بەشێکە لە ناوچەی ئەلگەسیم ناوچەیەکی گەورەیە یەکێک لە ناوچە فراوانەکانی سعودیەیە تێکەواویەکی کلتوری زۆر جوارەوەردیشی هەیە. ئێرە تایبەتە بەو نەخۆشانەی کە زیندانی کراون بەڵام پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە و نەشتەرگەریان بۆ ئەنجام درراوە دەهێنرێنە ئێرە لەسەریشی نووسراوە و بە باشی پارێزراوە. لە نێو نەخۆشخانەدا شوێنێکی تایبەت بە نوێشکردن هەیە مەسڵە ئەمە شوێنی تایبەت بە نوێشکردنە بەرماڵێکی تێدایە قورئانی پیرۆزیشی تێدایە. سعودیەکان هەمیشە شوێنە کلتوریەکانی خۆیان شوێنە کەفنارەکانی خۆیان دەپارێزن. بازارێک هەیە لەوێ کۆنترین بازاریانە بازاری مسۆدە چینە ئەوێ کە ئەم بازارە دەبینی ستایلی کۆنی بازرگانی و بازارکردی سعودیەکانت دەخاتە بەرچاو. هەلە وەڵڵا سعودیەکان بە دەست خواردن دەخۆن اینجا بە جۆرێکیش دەیخۆن کە سەیریان دەکەی تەواو هەست بەوە دەکەی کە چەندە کام و چێژ لە خواردنەکە وەردەگرن.
دكتور على تفضلوا عفوا. كرمك. لا عفوا بعدكم والله. كرمك. انتم الضيوف الاساسيين. عفوا. كرمك عفوا. كرمك. فرموا كرمك. راس شري. طبعا إيه ما أظن أمر مصدر من المجال. ئەم خواردنە کاتی ئێوارەیە باشە واتە ئەمانە دوای چەند کاژێرێکی دیکە دەخەون بەڵام باش دەخۆن. ئەم کولتوری خواردنە کە بەشێکن لە مێژووی سعودیەکان بۆ ئێستەی ستایلی ژیانیان نەگونجاوە بۆیە داتاکان پێمان دەڵێن ساڵی 1992 تەنیا 12 پیاوانی سعودیە قەڵەو بوو. ساڵی 2022 ڕێژەی پیاو قەڵەوەکان لە سعودیە گەشتۆتە 141 کە ستایلی ژیان گۆڕاوە جۆڵە کەمترە خواردنیش بە هەمان شێوەی جارن بەردەوامە بۆیە قەڵەوی زیاد بووە. ئەی ڕێژەی خانمە قەڵەوەکان چەندە هەر پێتانی ناڵێ. انتقال بدنا شێوازی یا کولتوری خواردنی خەڵکی ئێرە تاو جیاوازە لە وڵاتانی دیکەی دنیا. خۆراکێکی زۆر یعنی بڕێکی زۆری خۆراک لەسەر سینیەکی گەورە بێگومان گۆشتێکی زۆر بۆ برنجێکی زۆر دادەنرێت و هەمویان لەسەری کۆ دەبنەوە و بەدەست دەیخۆن. شتە جوانەکە چییە؟ ئەمە بەشێکە لە میواندۆستی بە بەشێک لە میواندۆستی و سەخاوەت و دڵکراوەیی و دەستکراوەیی دادەنرێ و بە شێوازی تایبەت پێشوازی لە میوانەکەیان دەکەن. ئەوەی کە بینیتان چەقۆیەکە ئەمە خاوەن ماڵ گۆشتەکە دەبڕێت و لەگەڵیدا کۆمەڵێک وشەی بە خێراتن و گەرم و گوڕی و جۆش و خرۆش دەڵێ بۆ ئەوەی بە خێراتنی میوانەکەی بکات. لە بیابانەکانی سعودیەدا هەمیشە خەیمە، خیوەت، چادر دەبینی بۆ کامپینگ بەکاردێن. اینجا لە نێو ئەو کامپینگانشدا هەمیشە قاوەی سعودی هەیە. سعودیەکان قاوەخۆری زۆر باشن، زۆر قاوە دەخۆنەوە، بەڵام قاوەی سعودی خاسەتێکی زۆر گرنگی ئەوەیە کە کافانێکی زۆر کەمی تێدایە. لە یەک فنجان قاوەی سعودیدا 4 میلیگرام کافاین هەیە، بەڵام لە یەک فنجانی قاوەی تورکیدا 40 بۆ 65 میلیگرام کافاین هەیە. لە ئەکسپرسۆی ئیتاڵیدا 206 میلیگرام کافاین هەیە. کافاینی کەمە. الله يحيي ابو صالح. الله يحييك. الله يحيي ابو صالح. انا دكتور. هلا بس. يا هلا. هلا والله مرحب. شرفنا ابو صالح. رفع مقدارك. تفضل يا صاحبي. يا هلا. يا ابو صالح. يا مرحبا. يا ابو صالح. السلام عليكم. مرحبا. يا هلا.
یەکشی بۆ من. یەکێک لە دابوو نەریتەکانی خەڵکی سعودیە لە دانیشتەکانیاندا کاتێک میوانێک دێت ئێستا ئەبوو ساڵح هات هەرکە دانیشت یەکسەر قاوەکەیان بۆ هێنا. اینجا قاوە بەشی گرنگە لە دانیشتەکانی سعودیەکان. خب هذا خد بالك من قهوه بتخارج شولي بله قلت ايش قهوه مرد بيت شيء مراوم جا قلت شيرينا بقوم قهوه ادفن جايان كوشا فق سردا لعردا قصيمي لبرنا ريكو بديل كريا دادا يا بيرد لي بجي خرماشان شيني لەگەڵ قاوەدا لەگەڵ پێشکەشکردنی قاوەدا خورما پێشکەش دەکەن بەم شێوەیە کە خورماکەت هەڵگرت کە خواردت دەنکەکە لێرە دادنی. اینجا شێوازێکی خواردنی خورما لێرە ئەمە شیرە، شیری حوشترە. ئاها دەیخۆی. بێگومان لەگەڵ قاوەکە دووشت لە قاوەدا ئەگەر ئەم سەرەیان داخست بۆ خاوەن ماڵەکە عیبە. ئەمە مانای وایە کە بەخەراتنی میوانەکە ناکات، دڵی خۆش نییە بە میوانەکە. اینجا نابێت ئەمەش پڕ بکات قاوەکە کە تی دەکات فنجانەکە پڕ بکات لە قاوە، دەبێت پڕ نەبێت چونکە دیسان مانایەکی هەیە، مانایەوەیە کە من لە میوانەکەم تووڕەم. ئەو کاتە ئەگەر وای کرد میوانەکە قاوەکە دادەنێت نایخواتەوە دڵە پێم بڵێ چیتە. ئەگەر میوانێک هەبوو قاوەت بۆ تێکرد بەڵام قاوەکەی دانا نەی خواردەوە دەبێت خاوەن ماڵ ئەو میوانە داواکارێکی هەیە دەبێت خاوەن ماڵ جێبەجێ کە اینجا ئامادەیە قاوەکە بخواتەوە. دوای قاوە سعودیەکان چا دەخۆنەوە، بەڵام یەکێک لەو شتانەی کە لێرە هەیە ئەوەیە شەکر دەخەنە نێو کتری چایەکە. بەڵام من پێم گوتن کە من بێ شەکر دەیخۆمەوە. چایەکەشیان بە شەیەکی گشتی کاڵترە و تا بەرەو لە باشووری سعودیە چایەکەیان زۆر کاڵە، تا بەرەو باکوور بڕۆی تاریکتر دەبێ لە قاوەش داوان. دیقەت بدەن کاتێک کە سەرەتا هەموو میوانەکان هەمویان بەیەکەوە لێرن، هەموو شتێک ئاو چا قاوە لە دەستی ڕاستەوە دابەش دەکرێت. بەڵام کاتێک کەسێکی نوێ دێت ئاسایی دڕۆنە لای و قاوەکە و چایەکەی پێشکەش دەکەن. ئەمە چای سعودیە. ئەمە کولیچەی ئەم ناوچەیە، ناوچەی گەسیم. سەری کولیچەکە بکەن دڵە کفتەی خۆمانەکەی کولیچە کە دەیکەیتەوە لە ناوەوە دۆشاوی خورما هەیە بێگومان لەگەڵ شەکر و کۆمەڵێک بابەتی دیکە. ئەمە دەناسنەوە لەبەن مجەفەف. ئەبوو ساڵح دەڵێ لەبەن مجەفەف واتە دۆیەکی یا سیپیەمەنیەکی وشکراوەیە. ئەمەش دەستخۆش. ئەمە شوێنی پەنجەی گوشینیەتی دوایی بگومان کە وشک دەکرێتەوە دەیناسنەوە. ئەمە کەشکی خۆمانە. لێرە لەگەڵ خورما دادەنرێت و پێشکەش دەکرێت لەگەڵ قاوە. سەیرکەم قاوە، چای، کەشک و خورما. دوای کەشکەکە تام بکەین لەوانی خۆمان دەچێت. ئەرزانیتانە فورمای مێر و مێشەیە؟ اینجا ئەوەشتان زانیوە تا تۆی
درەختی نێر نەخێتە نێو درەختی خورمای مێ خورمایەکی باش بەرهەم نایەت جا کە چینە ئەوێ کەسێکی لێ بوو بەڕەچەڵەکی یەمەنی بوو بێگومان خەڵکێکی زۆری یەمەنی لە سعودی دەژی بەڕەچەڵەکی یەمەنی بوو پشت و پنج و قۆس اینجا تشت و چالاک چووە سەر دافورماکە و کارەکەی جێبەجێ کرد بۆشمانی باس دەکەێت من لەم کەلگەیەدا لە بواری خورما کار دەکەم ئەمڕۆ شێوازی پیتاندنی خورماتان بۆ باز دەکەم ئێستا بەسەر دار خورماکەدا سەر دەکەم و کارەکەتان پێشان دەدەم بسم الله هاي النخلة ئەم جۆرە دارخورمایە پێی دەڵێن دارخورمای خوڵاس سەرەتا ئەم بەرگە لێ دەکەمەوە ئێستا دۆخی ئەم دارخورمایە ئامادەیە بۆ پیتاندن حاليا زين تلقيحه كذا ئێستا ئامادەکاری بۆ کاری پیتاندنەکە دەکەم ئەم بەشی سەرەوەی لێ دەکەمەوە بۆ ئەوی دەنکی تۆکان بە جوانی بپیتێن بۆ ئەوی دەنکی تۆی جوانی هەبێت ئەمە دەنکە تۆی دارخورمایەکی نێرە بەم شێوازە دەیپیتێنینە ناو دارخورما مێیەکە دوایەوە لە ناوەڕاستیمدانا بەم شێوەیە دەیبەستم ئێستا ئاوا لێ دەکەم دواتر بە ڕشتنی بۆدرەیەکی تایبەت بەسەریدا بۆی ئاسانکاری بکەین بۆ کاری پیتاندنەکە بەم شێوازە ئەمە لەخێکی کێیە بە هەمان شێواز من نزیکەی 7 ساڵە لە کەلگەکانی دارخورما دەکار دەکەم شارەزایم لە چەندین جۆری دارخورمادا هەیە وەکو خورمای سەکەری خوڵاس بەرحی سگعێ هەموو شتێک لەم دارەدا نزیکەی 5 بۆ 6 تۆمان پیتاندووە ئەم بڕینەوە لەم کاتەدا زۆر گرنگە بۆی دواتر دەنگکۆڵەکان بە جوانی گەورە بن نزیکەی 7 بۆ 10 سانتیمەتری لێ دەبڕینەوە زۆر گرنگە ئەم کاری پیتاندنە بە شێوازێکی جوان بکرێت ئێستا دووبارە بۆدرەکە لێ دەدەمەوە لەم دارەدا تا ئێستا 5 پرۆسەی پیتاندنان بۆ کردووە هێشتا دەتوانین 10 پرۆسەی بۆ بکەین هەموو دارخورمایەک دەتوانێت لە 10 تاوەکو 20 کردداری پیتاندنی بۆ بکرێت سڵاتان لەبێت هاتوومەتە بۆلیڤار لە سعودیە ئاڵای بەشێک لە وڵاتە بەشدار بۆکان ئاڵای بەشەکەی دیکە لە وڵاتە بەشدار بۆکان السلام عليكم هلا والله هيك لو شانك ليرة زور دەیبیستی هلا والله سعيدين Arigatou gozaimasu.
وشەیە کە لە سعودیە زۆر پێویستی دەبی؟ سیدا سیدا چییە؟ وشەیەکی شکرا وشەیەکی هندیە خلاص وشەیەکی هندیە لە کاتی خۆی تێکەڵ ئیسمانی عەربی بۆ لێرە سیدا یعنی ڕێک ڕاست و ڕاست ئاها شتێک کە لە مۆندیالدا زۆر دەمان بیست لە سعودیەکان چی بوو؟ السلام عليكم. أمنها مزرعة خرمانة عايدة مصنع الامتياز التمور الباجاري قصيم مصنع الامتياز مصنعي مصدرين مصنعي خرماية دنياي ده أمجور بيجن كنك معلومات سر دارا خرما شاوا اهتمام بدارا خرماتي كرن شاوا خرمتي برهم كرن وبتين أو كرن لفيدك وندبين أفيتي جيد بن أفانا أفاجي بيجن كربة ناوينا كربة مرحلة جي كرنافانا بجي بمرحلة تكريب أم تشد كربينه شاغي طر يان شاغي عشق قلت شاغي طر بكربينه هل بتوين خوشيتي كذا دارا خرميد ودار خراب به جبر فيك دارا عشق تاني شاغي عشق تاني دفي أم جيكن يادي تري أنا وندبينه أف خرما هاني واي فرجي يعني خرمي تشوك تقدر كتنا جبر فيك دفابو ستريه فان شاغات تبا أمراكن جبو أمكاربن بجين واخرما أموانا بلقحين يام بزماني في منطقة جيرد بيجن مرحلة توبير جيكرنا ستوريا لفي منطقة جي بيجن مرحلة تشفية تشفين يعني باقش دكن جبو خاطري بجهيجن واخرمانا بلقحين شخوا زيدبونا خرما شاو خرمي خلفر زيدتكن خرما بريا بزرة تجاري زيدا نابج برقو كنت بزريه تيخ بني عرضيده ياوي خرماك دارك نير بديته ياوي جوريه كيج خرما بتبلتي او جوريها نمقبول به خرمينا نخش بن جبر فيكي خرما زيدا دبن بريا فراخ يا اخوان افاج بردر كتيه اجيبي فراخ تي راكرن تفقو روح يا اخوي رهي وي عرضيده جبو خاطري رابع بب دارك خرما وقت دي عيني جوريه دي درت كذا أفراخ يا هاني أمرادكن قعمر يبب زيدي 2 صالة خورما قال لك أنواع هنا وقفنا ليبنر أفجيب السكري أموانا ناسكن برجع ستوريه وانا إيه سكري دستريه هورك البرهف درت كمن سر شاغي أفها جيب النبتة علي يقدم جيب خلاص خلاص ستوريه وينا دودون بس دريجن وهبدو مدولة متقاطعا نسبيا أم ذنا أم أفقى علومي خوي خرما وزانبون آني تشقو أم الباجاري قصيم دعيشن فقصيم قل كي نافدار بخرمي سكري بر نافدار وأم جوانا علمين فا بيتشاو اهتمام داري خرما دكن وتشاوا فيكاري بيكتين شوینە شوێنێک بەناوی ئەلتوڕەیف لە ناوچەی ئەلترعیە یەکێک لە شوێنە بەناوبانەکانی سعودیەیە لە ساڵی 1966ەوە مەڵبەندی حکومڕانی دەوڵەتەکە بەو شێوەی کە ئەو ساهابووە لەم ناوچەیە اینجا زۆر جوان و ڕێک و پێک ڕێکخراوە بیبینین کە چۆن ژیانی ئەوسا لە بەشە جیاوازەکانی ئەم ناوچەیە دەکردنەوە ويا الله اليوم يا الله يوم رجلي عصيبة يوم رجلي عصيبة لما نبنا طيرة حياكم الله يا هلا يا مرحبا اسفرت وانورت واسفرت وامطرت يا الله انك تحييهم يا هلا يا مرحبا
حياكم الله نورتونا. همة لبنان همة لبنان همة لبنان لبنان ليان عصبها لما طينة لما. دکتۆر ئەحمەدتان بە دژداشی عەربیەوە لە نێو گەعدەکە بینی لە نێو دانیشتنە عەربیە کولتوریەکانی وەرن لە نەخۆشخانەش بیبینی. عمري ما تشلو شش صالي ما براسي أزو زوجيم أزين يونيفرسيتي بمزوجيم الصالة بنجاب يونيفرسيتي زوجيم. الحمد لله خدي بين زاروك داننا سي لاوكن دوكا تشكن زاروك مهني لأن يونيفرسيتي يجي دخينا وحتى مدرسة ابتدائية هنا دخينا بمرة السعودي عربستان يجي عندك. طبعا الفيديك أم دحمو بشي عمليات جراحة عامة شغلين جراحة عامة وجراحة المناظير أم كاردكن أم خدمتي همو عمرادكن جغيني عمري زاروكا بيدياتريك سيرجري أو أنا مستشفى بيدياتريك سيرجري الفيديكي هي شو فيديكي بشي أونكولوجي أم واشين قسم المستشفى أونكولوجي هي يعني وكذا جراحة عامة ومناظير حالات بارد وحالات طوارئ أم تبي السعودي عربستاني بكاردينا. الفيديك الجمع أم international patient safety goals بكارتينن يا patient identification شو أساسياج international patient safety goals يا تهونخوش باش ناس بك عمليات شيء اللي كيجا آلي لا شويناية أم ذيك بروسيس هم كارتين ب sign in time out sign out أبايا تريبل بروسيس جبوها من نخوش أم كارتينن لمستشفى أخوة. هەرچەندە سعودیەکان جاران شانازیان بەوە دەکرد کە کەمترین ڕێژەی جیابوونەوەی نێوان ژن و مرد لە وڵاتەکەیان هەیە، بەڵام ساڵی 2022 نزیکەی 170 حاڵەتی جیابوونەوە لە ڕۆژێکدا لە سعودیە تۆمارکراون، دەکاتە حاڵەتێک لە هەموو داخولەکێکدا. اینجا دەڵێن سوشال میدیایەکێک لە هۆکارە سەرەکیەکانە. ڕێژەی فرەژنی لە سعودیەدا یان ڕێژەی پیاوانی فرەژن لە سعودیەدا 112.7 بە شێوەیەکی گشتی پیاوانی سعودیە ئەڵقا کەم لەدەست دەکەن. نەریتێکی دیکەی سیر لە نێو ژنانی سعودی ئەوەیە کە ڕوخساری خۆیان پیشانی هاوسەرەکانیان نادەن تا ساڵێک دوای پرۆسی هاوسەرگیری، هەندێکیشیان تا هەتا. يا مرحبا يا هلا وسهلا. چۆن لە نێو کووردا شایی هەڵپەکەی هەیە و لە هەندێک وڵاتیشدا دانسی تاوی دەفران هەیە، لە سعودی شتێک هەیە پێ دەڵێن عرودا، نزیکە لەو ستایلانە، بەڵام لەو شوێنی کە ئێمە چوین سنتەری ڕاهێنانی تایبەتیان هەیە بۆ فێرکردنی منداڵان لەسەر شێوازی تایبەت بە ناوچەکە و بە سعودی بە شەیەکی گشت.
ام هاتين تو اخفتنا قوت بهنا كردستان تيت بهنا كردستان جمتيت قاوا ام بهنا ملتي كردستان يتكملوا بهنا مدرت كذا جاريز درم حج وعمر الشعب واد كم الشعب جلو برقه واد كم بهنا مبادرت كذا نقولوا حسكرنك ما ملتي قام شوف ملتي كردستان طيب وقبراي منه بس ما اكيد ام همي براينا اكيد